وشکەکەڵک ئەو دیوارەیە کە جوتیارەکان بە دەوری کێڵگەکانیاندا دروستی دەکەن. تایبەتمەندی ئەم دیوارە ئەوەیە کە بەردەکان لەسەر یەک و بە هاوسەنگی دادەنرێن و هیچ مادەیەکی لیکێنەریان پێوە نانووسێنرێت. گۆڤارێکی ئەمریکی ئەزموونی هەرێمی کوردستان بە وشکەکەڵەکە دەچوێنێت و زیاتر لەوەش دەڵێت وشکەکەڵەکەکە لە ڕووخاندایە. گۆڤاری فۆرم پۆلیسی ئەمریکی دەڵێت هەرێمی کوردستانی عێراق سەردەمانێک وەک خەڵێکی گەشاوی سەوز دەردەکەوت، بەڵام ئێستا بەرەو زەردبوون دەچێت. زیاتر لە 33 ساڵە کورد دۆستی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایە. لە دوای ڕووخانی سەدام حوسێنیشەوە هەرێمی کوردستان وەکو دوورگەیەکی دیموکراسی و ئابوووریەکی گەشەکردو و لا ڕۆژهەڵاتی ناوڕاست تەماشا کراوە، بەڵام ئێستا ئەو دیمەنەی جارانی نەماوە. فۆرم پۆلیسی دەڵێت دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەسەر حیزبەکاندا دابەش بوون، ئازادی ڕادەربڕین لە دۆخێکی خراپدایە، نایەکسانی ئابووری و کەمی دەرفەتی کار بۆ هاوڵاتیان ڕێگی داکوتیوە. ئەمەش شەپۆلی کۆچی گەنجانی بۆ دەرەوەی وڵات زیاد کردووە. گۆڤارە ئەمریکیەکە بە جۆرێک شەرحی دۆخی هەرێمی کوردستان دەکات کە ڕوبەڕووی قەیرانی شەرعەتی دیموکراسی بووەتەوە، ڕەخنا لە وڵاتانی ڕۆژاواش دەگرێت کە لە بری ئەوەی لێپرسینەوە لە سەرکردەکانی ئەم هەرێمە بکات بەهۆی گەندەڵی و پێشێلکردنی مافەکانی مرۆڤەوە، بەڵام دێت و بەردەوام دەبێت لە پشتیوانیە سیاسی و سەربازیەکان و زیاتر بەهێزیان دەکات. فۆرم پۆلیسی باز لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان دەکات و دەڵێت دەسەڵات لە دەستی دوو حەزبی حکومڕاندایە کە یەکێتی و پارتی هەولێر و دووهۆکی کۆنتڕۆڵ کردووە و یەکێتیش سلێمانی. پەیوەندی حیزبیەکان کلیلی دەستکەوتنی کار و دانانی بزنس و بردنەوەی دۆسی یاسایین. لەوەش زیاتر پێشمەرگە و هێزانمیەکان لە هەر زۆنێکدا لایەنگریان بۆ حیزبەکان هەیە. گۆڤارەکە زیاتر چووەتە وردەکاریەکانەوە، نووسیوەتی کێشەکانی نێوان پارتی وەکێتی سەری کێشاوە بۆ خاڵە سنووریەکان، بە جۆرێک دانەوێت داهاتی ناوخۆی خاڵە سنووریەکان و باج لە نێوانیاندا دابەش بکەن، لەگەڵەوەشدا پیشەسازی نەوت و گاز و پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدادا بەڕێوە ببەن. ئەم ناکۆکیانی نێوان هەردوو حزب پرۆسەی چاکسازی هێزەکانی پێشمەرگەی وەستاندووە کە پرۆسەکە بوو ئەوەیە پێشمەرگە ببێتە هێزێکی شەڕکەری یەکگرتوو ناسیاسی و مۆدێرن. ناکۆکی پارتی وەکێتی هەڵبژاردننی دواخست و تەمەنی پەرلەمانی درێژ کردەوە. ئەم دوو حیزبە بەهۆی ڕێگنەکەوتنیان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان دواخست کە بڕیار بوو لە مانگی 10 ساڵی ڕابردوو بەڕێوە بچێت. کێشەکانی نێوان پارتی وەکێتی گەیشتنە ئاستێک ساڵانە چەندین خانەنشین لە چاوەڕوانی وەرگرتنی موچەکانیاندا گیان لەدەست دەدەن. بە گوێرەی ئاماری ڕێکخراویکاری نێودەوڵەتی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان گەیشتوتە لە 16. ئەم ڕێژەیە لە ناو گەنجاندا زۆر لەوە زیاترە. یەکێتی و پارتی ئازادی ڕادەربڕینیان لە زۆنەکانی ژێر دەسەڵاتی خۆیاندا سنووردار کردووە، بە زەبری هێز ڕێگری لە خۆپشاندان دەکەن، ڕۆژنامەنووسان بە بەردەوامی دەستگیر دەکرێن یان ڕێگریان لێ دەکرێت ڕۆماڵی ڕووداوەکان بکەن. تەنها لە ساڵی ڕابردوودا 431 پێشێلکاری لە دژی ڕۆژنامەنووسان تۆمار کراون. مانگی شوبات کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەولێر هۆشداریدا لە پاشەکشەی هەرێم لە بوارەکانی مافی مرۆڤ، توندوتیژی جەندەری، سەروەری یاسا، یەکسانی مامەڵەکردن لەگەڵ ژنان و ڕەخساندنی دەرفەت بۆ کەمینە نەتەوایەتیەکان. ئام پاشەکشەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و دیموکراسیەوە دەرەنجامی سیاسەتی بەرژەوەندی خوازیە کە لەلایەن سەرکردەکانەوە پەیڕەو دەکرێت. ئەمریکا و هاوبەشە ڕۆژاوایەکانی دەسەڵاتی زۆریان بەسەر حکوومەتی هەرێمدا هەیە، بەڵام پێی ناچێت بیانەوێ بەکاری بهێنن. بۆ نمونە بەردەوام جەخت لەسەر چاکسازیەکان دەکەنەوە لە هێزی پێشمەرگەدا، بەڵام ئەمە تاوەکو ئێستا ڕووی نەداوە و پێشمەرگە هەردوو پێشمەرگەیە و نەبووە بەیەک. ئەمە لە کاتێکدایە واشنگتن هاوکاری مادی بۆ پێشمەرگە دابین دەکات و دەشتوانێت ئەمە مەرجدار بکات بانجامدانی چاکسازی بۆ چارەسەری دۆخەکە، بەڵام نەیکردووە. هەروەها هەندێک لە سەرکردە دیارەکانی کورد و هاوبەشە بازرگانیەکانیان لە وڵاتانی ڕۆژاوادا سەروەت و سامانی بەرچاویان هەیە کە دەکرێت بۆ ڕێگریکردن لە گەندەڵی بکرێنە ئاماج. فۆرم پۆلیسی دەڵێت پێویستە بەرپرسانی ڕۆژاوا بە ئاشکرا باس لەو گەندەڵی و پێشێلکاریانە بکەن و بەرگری لە مافەکانی ژنان و ڕۆژنامەنووسە دەستگیرکراوەکان بکەن.